بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم و ئازیزانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خی گەورە بڕجێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم منیش وەکو یەک لەو مامۆستا بەڕێزانەی کە تەکلیف کراوم کە باسی یەک لەو ئیمامە بەرز و پایە بەرزانە باز بکەم کە ئیمامی شافعیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بیتن. تامان ئازیزانم، ئەم علەما بەرزانە، ئەم زانە پایە بەرزانە وەکو ئەستێرەی ئاسمانن. چۆن ئەستێرەکانی ئاسمان هەموو ڕێنیشاندەرن بۆ ئەو بابایی کە لە ناو کەشتیدایە یان لە سەحرادایە، بۆی ڕێی لێوێڵ نەبێت، بۆی ڕێی لێ بزر نەبێت، بەسای ئەو ئەستێرانەدا ڕێی خۆی ئەبینتەوە و بەمراز و مەقسەد و مەنزڵگای خۆی دەگات. ئەم پیاوە بەرز و بەڕێزانە، ئەم عولەما گەورانە عینەن وەکو ئێمە، بۆ ئێمە وەکو ئەم ئەستێرانەوان بەڕاستی ئەمانە ڕێمان بۆ ڕۆشن ئەکەنەوە، ئیسلاممان پێ ئەناسێنن، مانەی قورئان و فەرموودەکانی محەممەدمان عەلەیهی سەڵات وسەلام پێ ئەڵێن، بۆ ئێمەی وێڵ نەبین لە دنیا، بۆی بە چاوساغی بژین، بزانین چۆن بەندایەتی خوا ئەکەین و ئەو شەریعەتە پاکەی ئیسلام چی لە ئێمە دەوێ و ئەو خوا و پێغەمبەری خوایە بەچی لە ئێمە ڕازی دەبی ئاوا ژیان بگەزەرێنین. جا ئیمڕۆ ئێمە لە خزمەتی یەکێک لە ئیمامە هەرە بەرزەکان کە بەڕاستی بە مجەدیدی قەرنی دووەمیان ناو بردووە، لەبەرەوەی مجەدیدی قەرنی یەکەم بە ئیتیفاقی هەموو زانایان ئیمام عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، بەڵام مجەدیدی قەرنی دووەم لە ئیسلامدا ئیمامی شافعیان تۆمار کردووە. تەمان تەزدید هەر ئەوە نییە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی خوای گەورە لەسەری هەر 100 ساڵێکدا کەسێک ئەنێرێ کە ئوموری ئەو دینە تا بۆ زیندی کاتەوە. جا عولەما ئەفەرمێ شەرت نییە کەسێک بێ هەموو دین زیندی بکاتەوە، هەر یەکێک لە بوارێک دێتن دین زیندی دەکاتەوە، یەک لە دێ لە علومی قورئان لە تەفسیر دین زیندی دەکاتەوە، یەک دێ لە حەدیث زیندی ئەکاتەوە، یەک دێ لە فقه زیندی دەکاتەوە، یەک دێ لە ئوسوڵ زیندی دەکاتەوە، یەک لە جیهاد و خەبات دین زیندی ئەکاتەوە. بەڵام کەسێک کە هەموو مواسەفاتەکانی لێ خەر بوو بێتەوە، لە هەموو بوارەکان دینی زیندی کرد بێتەوە، ئەوە عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەزا و ڕەحمەتی خوای دەبێ. بەڵام ئیمامی شافعی یەکێکە لەوان کە لە قەرنی دووەم بە مجەدیدی قەرنی دووەمیان لە قەڵەم داوە. جا ئینشاڵڵا ئێمە ئەو چەند دەقەی کە لە بەندەستمانە لە خزمەت ئێوەدا باسی ئەم ئیمامە پایە بەرز و گەورە ئەکەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. تەبعاً ئەو ئیمامە ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە ساڵی 150 هیجری لەدایک بووە. ئەو ساڵی کە ئیمام ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەوتی کردووە و وەفاتی کردووە، دنیای بەجێشتووە، هەر ئەو ساڵی ئەو ئیمامە بەرز و بەڕێزە لەدایک بووە. لەدایک بوونەکەشی لە غەزەی بووە لە فەڵەستین. تەڵەن بابی هەر زۆر بە منداڵی بابی وفاتی فەرمووە، تەمان بابی قوڕەیشیە، بەڵام دایکی لە عەشیرەت و قەبیلەی ئەزدا، ئەوانە یەمەنی ئەسڵن، عەرەبی ئەسڵن. لە پاش کە عمری دەبێتە 2 ساڵ دایکی ئەزانێ ئەم کوڕەی قوڕەیشیە، نەسەب و ئەست و فەسڵێکی زۆر عەزیم هەیە، جا بۆیە پێی غەدر بوو ئەم نەسەبی ئەو پیاوە بەڕێزە، ئەم منداڵە بلیمەتە بفەوتێت، جا بۆی هەستا بردێەوە حجاز، بردێەوە شاری مەککە. ئیتر ئیمامی شافعی لە مەککەدا لە ناو خزمانی خۆیدا دەستی بە دەرس خوێندنێ کرد. ماشەڵڵا هەر زوو قورئانی هەموو لەبەر کرد، حتا بۆ خۆی کە باسی زەکاوەت و زیرەکی خۆی دەکات دەفەرمی من لەکن مامۆستای بووم کە مامۆستا دەرسەکانی بۆ تەلەبەکان شەرح دەکرد کە بینویستەوە، ئەفەرمی هێشتا ئەو خلاص دەبوو من هەموم لەبەر دەکرد. دەفەرمو حتا داکەم جەڕەکی هەبوو، ئەو جەڕە پڕم کرد بۆ لە نووسینەکانی خۆم. سوبحان الله، دەگوت لەوێ لەبەرم دەکرد، دەهاتمەوە لە ماڵێ دووبارە لەبەر دەمنووسیەوە لە ناو جەڕەکانم هەر دەگرت. بزانن خوای گەورە ئەو پیاوە گەورە، ئەم ئیمامە بەڕێزە هەر لە منداڵیەوە زاکێرە و حافزەیەکی زۆر قەوی دایتێ. تەبەن ئەمەش هۆکارەکەی لەبە چەند شتێکە. یەکەمینە ئەسلی ئەم
ئیمامە قوڕیشیە هەر بەخۆ قوڕیشەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەدحیانی کردووە کە بەڕاستی قوڕیشەکان لە زەکاوەت و لە حفز و لە عەقڵدا زۆر بەقووەتر بوو لە عەشیرەت و قەبیلەکانی تردا. جا بۆیە حتى مەسئلەی خلافەت کە ئیمامی شافعی دەفەرمی دەبی خەلیفە قوڕیشی بێت لەبە ئەو زەکاوەت و بلیمەتە و عەقڵەیە کە بەڕاستی قوڕیشەکان سەعب عەقڵەشی زۆر داهیە بوون. و داچیشی کە یەمەنی ئەسڵا بەڕاستی داچیشی زۆر بلیمەت بوو. يعني حتى جارێکی مشکلێک دە قەومێ لە مەکەی داچی لەگەر ئافرەتێک دەبایە بچن شاهێدی ئەو مشکلەی بدەن. قازێکە ویستیتی لە داچی لە گەشتەکەی لێکیان جودا کاتەوە بۆ یەک بێن شاهێدیەکەی بدەن، بەڵام داچی قبول ناکات، دەرێتە قازەکەی تۆ لە بۆت نییە ئێمە جودا بکەیتەوە، ئەویش دەرێت لەبەر چی ئەمن لە بۆم نییە لێکتان جودا کەمەوە، دەرێت لەبەر ئەوەی خوای گەورە بۆ خۆی دەفەرموویتن لە قورئاندا دەفەرمێ فتذكر إحداهما الأخرى دەفەرمی بۆ ئەوەی کاتێک ئەو شاهدانە ناتوانانی لێک جوداکەیە بۆ یەکیمان ئەگەشتێکمان لەبیر کرد ئەوی تر بەبیری بیتەوە دێکەواتە لە بۆ نیە لێکمان جوداکەی و بە نەسی ئەو ئاەتی بەڕاستی قازێکە پێسەرنجام بوو. جا ئیمامی نەوەوی و زۆر لە ئیمامەکانی تر دەفەرمی بەڕاستی ئەو مەسئلەیەکی عەجائیبە، یعنی ئەو مەسئلەیەکی فەقیهی زۆر دەقیقە کە ئەو ئافرەتە ئیستینباتی کردووە کاتێک کە دوو ئافرەت شاهدی لەسەر مەسئلەیەک دەدەن نابێ ئەو ئافرەتانە لێک جودا کرێتەوە بە نەسی ئەم ئاەتە بۆ ئەگەر یەکێکیان لەبیری کرد ئەویت کە بەبیری بینتەوە. جا ماشاءالله گەنجێک و منداڵێک بێت بابی قوڕیشی بێت کە بە خۆی صاحب عەقڵ و زەکاوەت و بلیمەت و حافیزە و زاکیرەکی قەوین و دایکیشی ئەو بلیمەتە بێت دەبێت چ منداڵێکی زیرەک و بلیمەتی لێ دەربچێت. طبعا پاش ئەوەی کە ئەو ئیمامی شافعی قورئان لەبەر دەکا و کۆمەڵێک دەرس و علوم دەخوێنیتن کە ئەو وەختی هەبووە یەکسەر دەستە بادیە دەستە لای قەبیلەکی کە قەبیلەی هوذەیلیان پێدەرن. بەڕاستی لەو قەبیلەدا زۆر ئیمام شافعی شارەزای لوغەی عەرەبی دەبی، ئەسراری لوغەی عەرەبی دەبی، حتى دەڵێن 20,000 شاواهیدی لەبەر کردووە، یعنی 20,000 بەیتە شعری شاهیدی لەبەر کردووە. سبحان الله، یعنی بەڕاستی بۆی ئیمام شافعی کاتێک کە دادەنیشت قسەی دەکرد سبحان الله بەڕاستی یەک غەڵەتیشی نەدەکرد لە لوغەی عەرەبی، يعني الغلط للغة العربية بيدن لحن القول، يعني يك غلطي ندك أو دبلي ما تشار زاب. حتى عندك العلماء كان دفرمي الشافعي حجة للغة ده، حجة للغة ده كل بروح علاني شيء زور لنا أم عشيرة هذيل ده فيرا أسرار لغة عربية وألفاظ لغة عربية ومرادفات لغة عربية وكلمات لغة عربية أصيل وفصيح ببو باشوي كجراوة. طبعا شعرێکی زۆری لەبەر بوو بەڵام چۆن چوو دەستی بە فەقه کرد سبحان الله. طبعا بداية وەکو هەموو منداڵەکانی زمانی خۆی قورئانی لەبەر کردووە هەندێک علومی خوێندووە بەڵام نەچوو بوو بچی حەوڵ بدا خۆی فێرە فقه بکە. ڕۆژێکیان ئەوە سواری وڵاغێک دەبێتن لەسەر وراقەکەی بەیتە شعرێک دەخینتەوە ئەلە وەختی پیاوێک جێی لێ دەبیتن سەر و سیمای ئەو ئیمامە تەمەشا دەکە ئەو گەنجە ئەو سەر و سیمای بە ویقارە بە هەیبەتە دەفەرمێن بەڕاستی حەیفە کەسێکی وەکی تو چۆن مڕەئەتی خۆی لەدەست دەدا بە شعر خوێندنەوە. طبعا ئەم قسەیە زۆر تەئسیری دەکرد. ئەو پیاوە مەقسەدی ئەوە بوو براکەم ڕۆڵە جان تۆ ئەو سەر و سیما و هەیبەتەی کە هەیتت حەیفە لە شعر خوێندنەوە بەسەری دەبەی بۆ ناچی بۆ خۆت فقه بخوێنی. ئیمامی شافعی دەفەرمێ ئەو قسەیە زۆر کاری تێکردم بەڕاستی یەکسەر چۆم لەکن ئیمام و مفتی مەکەی لەوێن دەستم بە خینێ کرد کە ناوی مسلمی کوڕی خالیدی زنجی بوو لەوێ دەستی بە فقه کرد ماشاءالله هەرچی فقه هەبوو لەکەنەوە پیاوەی خوێندی. پاشەوە کە معلوماتێکی زۆری پەیدا کرد ناوی ئیمامی مالیکی بیست بوو لە مەدینە کە ئیمامی زمانی خۆی بووە لە زەکاوەت و لە علم و لە معرفەت و لە زانستدا و کتێبێکی هەبوو کە ناوی موەطئە کە ئەو کتێبە هەموو فەرمودەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم و ئەقوالی سەحابەی تێدا خڕکردنیتەوە لەسەر ئەبوابی فەقیه زۆری حەز کرد بچی لە لایوی بخوێنی. جا بۆیە هەستا تەکلیفی لە مامۆستایەکەی خۆی کرد کە دەبی بە هەر شێوەیەک بێ ئیمامی مالک ئەمن قبول بکە لە لای بخوێنم. طبعا ئەو مامۆستا بەڕێزەش تەکلیفی لە والی مەکەی کرد. والی مەکەش نامەیەکی نووسی بۆ والی مەدینە کە ئەوە محەممەدی کوڕی ئیدریسی شافعی طبعا ئەوم لە بیر نەسی
ئیمامی شافعی لە باپیرەدا دەگاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەسەبی لەگەڵ نەسەبی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکە کە تەبەن والی مەکەش نامەیەکی بۆ دەنووسی بۆ والی مەدینەی والی ئەو ئیمامی شافعی نامەکەی دەباتە لای والی مەدینە زۆر ڕێزی دەگری و زۆر قەدری دەگری دێرێ بەسەر چاوان بەخۆم لەگەڵت دێم بۆی تەکلیف لە ئیمام مالیکی بکەم کە دەرست پێ بڵێ لەبەرەوەی ئەو پیاوە قبول ناکە هەموو کەس ئەها بە ئاسانی بچیتن دەرسی پێ برێتن حتا فەرموو ئێمە بە خۆمان شەرم و هەیبەتمان لێ هەیە ناتوانین هەموو کات بچیتە لای بۆی هەستا دەستی ئیمامی شافعی گرت و بردیە ماڵیان لە دەرکەیدا منداڵێکی ڕەشتاڵە هاتە دەرێ فەرموو قوربان گوتی وەڵڵا هاتینە ئیشێکمان بە ئیمامی مالیک هەیە تەمان کچەکە زۆرە هاتە دەرێ بوو دەفەرمی ئیمام گوتی ئەگەر پرسیارێکی هەیە با لە پشتی وەرەقەکەی لە بۆم بنووسیتن و تەمان پێی گوتی من والی مەدینەم زانە ئەوە حاکمی مەدینەی هاتیە بەردەرکەی ئیمامی مالیک داوای لێ دەکە بەس ببینی پێی دەڵێتن ئەگەر پرسیارێکی هەیە با لە وەرەقەیەکی لە نووسی لە پشتی وەرەقەکە جوابی دەدەمەوە ئەویش دەفەرمی نا ئەمە نامەیەکم پێ لە والی مەکەڕە هاتوومە نامەکەی کە دەداتێ سەر ئیمامی شافعی ئیمامی مالیک دێتە دەرێ ئافرەتە گچکۆکەش دەچی کورسەیەکی دەینی و لەسەری دادەنیشی دەرێ فەرموو تەمان ئەوم لەبیر نەچیتن پێی دەڵێتن ئەگەر بۆ پرسیار هاتووە با لە وەرەقەیەکی بنووسی لە پشتی وەرەقەکە جواب دەدەمەوە ئەگە بۆ دەرسی هاتووە ئێستا وەختی دەرس نییە ئەو دەزانی چ ڕۆژێک دەرسم هەیە بابێ لە دەرسەکان دانیشی ئەوزە پێی دەڵێ نا ئەم نەبۆ پرسیار هاتم نەبۆ دەرس هاتووم بەڵکو نامەیەکی والی مەکەم پێ بۆ بهێناوە کاتێک کە نامەکەی دەگاتە دەستی ئیمامی مالک دێتە دەرێ ئیستقبالیان دەکات دەرێ بەخێر بێ بەڵام نامەکەش بە سینجی والی مەدینەدا دەدا دەرێ ئەوە کەی وەی لێ هاتووە علمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زانستی پێغەمبەری خوا واستەی لە بۆ بکرێتن ئەوی دەفەرمی نا قوربان ئەوە واستە نیە بەڵام هەر ئەوە پیاوێکی معقولە نەسەبێکی شەریفی هەیە حەزی دەکرد بێ لە خزمەت بەڕێزت کەوا بخوێنیتن زا ئیمامی شافعیش تەماشای دێتە پێش قوربان ئەمن قوڕەیشیمە ئەمن زۆر حەز تەڵەبی علم دەکەم ئێمە کۆمەڵە قسەیەک دەکاتن کەوە ئیمامی مالیک دڵی نەرم بێ وەریگری لە لای ئەو بخوێنیتن پێشی دەڵێ ئەوم خوێندووە ئەوم خوێندووە ئەو هام کردو فلانە شوێن گەڕاوم ناو قەبیلەی هودەیل چەند ساڵ مایمەوە بۆ ئەوی بەڕاستی لوغەتێکی جوان فێر بم ئەوانەی دەڵێ ئیمامی مالیک تەماشای دەکا پاشان دەفەرمێ ئەی لاو ئەی گەنج خی گەوە دری توی ڕوونا کردی تۆ بە نووری خۆی بە گوناح تاریکی مەکە سبحانە بە فیراسەتی خۆی ئیمامی مالیک دەزانی ئەو پیاوە چی لێ دەردەسی جا بۆیە دەفەرمی باشە کاکەوە وەرم گرت با دەست بەخینێ بکاتە لە لای من کە دەستە دەرسێت تەبەن ئیمامی شافعی حەز دەکە ئیمامی مالیک بەخۆی دەرسی پێ برێ نەک لەکن تەلەبەکانی کە ئێمە لە سیستەمی فەقیهاتی مەسەلەن فەقیه کە دەهات ئەوەل جاری لای مستعیدەکان دەستی دەخوێن کە ماوەیەک باش دەبوو مستعید ئەوزا ئەویش دەسوو لە خزمەت مامۆستای گەورە دەرسی دەخوێن بەو شێوەی بوو جا فەرمووی قوربان ئەمن بۆ دەخوێنمەوە ئەگەر خوێندنەکەت بەدڵم بۆ پێم خۆشە ئەمن لە خزمەتت بخوێنمەوە گوتی فەرموو بخوێنەوە کە کاتێک دیتی بخوێنەوەیکی زۆر دقیق زۆر بەفەسیح و زۆر بە جوانی و هیچ غەڵەتێک لە لوغەی عەرەبی ناکە لە فەتحە و زەممە و لە ڕەفع و لە نەسب و لە جەر ناکە زۆر پێی موعجب بوو ئیمامی مالک ئیتر ئەوە بوو خۆی هەموو کتابەکەی موەطەئی لە خزمەت ئیمامی مالکی خوێندەوە و لێشی حاڵی بوو هەم لێشی خوێندەوە وەسکو عادەتەن لە شێوەی دەرس وایە مەسەلەن فەقێیەک دێ ئەوەل جاری حەدیثەکە بە سەنەدەوە دەخوێنتەوە جا مامۆستایەکەش دێ هەم سەنەدی حەدیثەکەی بۆ شەرح دەکە و هەم فقهی حەدیثەکەش بۆ تەلەبەکەی شەرح دەکە ئیتر حتا ما ئیمامی مالک وەفاتی فەرموو ئیمامی شافعی لەوێ ئەندەر لە خزمەتی ئیمامی مالک هەرچی دەرس بۆ علمی هەبوو سبحان الله لێ وەرگرت پاش وەفاتی ئیمامی مالک ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی سەفەری یەمەنی کرد ئیتر لە یەمەنیش کە خاڵوانی خەڵکی یەمەنن لەوێن دەریش ماوەیەکی باش ماوە بۆ ئەوی هەرچی علمی لە یەمەن هەیە وەریگری پاشان هاتەوە بەغدا لە بەغداش ماوەیەک ماوە لەوێن دەر لە خزمەت یەک لە تەلەبەکە هەرە زیرەکەکانی ئیمامی ئەبوو حەنیفە کە ناوی محەممەدی کوڕی حەسەنی شەیبانیە کە بەڕاستی قاضی قوضاتی ئەو سەردەمی دەولەتی عەباسیەکان بوو لە زەمانی هارونی ڕەشیدی دەرسی لە کلەوان خوێند و لە خزمەت ئەو محەممەدی کوڕی
حەسەنی شەیبانی کە تەلەبەی ئیمام ئەبوو حەنیفەیە هەموو فقهی ڕەئی لەوێن دەرفێر بوو. ئێستا ئیمامی شافعی سبحان الله تەمەشاکە هەم دوو نەوع جۆرە فقهی فێر بووە. فقهێک فێر بووە کە ئیحتیمال لەسەر نەس دەکات، فقهێک فێر بووە کە ئیحتیمال لەسەر ڕەئی و فکرکردنەوە دەکات. نێسە دوو جۆرە فقهی لەکنە. پاشە هەستا سەفەری مسری کرد، ماوەک لەوێن دەرماوە، ئیتر لەوێن دەرێژ علومەکی زۆری خوێند، پاشان هاتەوە بەغدایە، ئیتر لە بەغدایە دەستی بە بڵاوکردنەوەی ئەو فقهەی کرد کە خوای گەورە مەلەکەی فقهی پێبەخشی بوو و خوای گەورە زاکر و حافزێکی بەقوەتی پێبەخشی بوو. طبعاً یەک لە ئیمتیازەکانی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەوە بوو کە توانی تەوفیقێک بکە لە بەینی ئەهلی نەفس و ئەهلی ڕەئی، کە ئەوانەی کە بەڕاستی بەس کە هەر مەسئلەیەک ڕووی دەدا نەسێکیان دەهیناوە، بەڵام فقهی بەغداد، فقهی ئەبوو حەنیفە کە ڕەئی بوو، مەسەڵەن ئەگە حەدیثێکیان بەدەست نەکەت باە فکریان لێ دەکردەوە یان قیاسیان لە بۆ دەکرد، ئینجا فتوایەکەیان لە بۆ دەدا. بەڵام ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی خوا ئەو قابلیەتەیدایە کە بەڕاستی ئەو دوو مەدرسە تێکراوی یەکتر بکە، هەم لە حەدیثدا هەم لە بواری نەسدا کە دەلیل بینتەوە لە بۆ ئەو مەسائلە فقهیانە دەینتەوە، ئەگەر نەشبێت لە ڕەئیدا بە جوانترین ڕەئی لە بۆی قیاس بکاوە لە مەسائلی قیاس ئیشی لەسەر بکاتن. ئیتر ماشەڵڵا بە ماوەیەکی کەم تەلەبەیەکی زۆر دەورەی لێدان و هاتن لە خزمەت ئیمامی شافعی، دەستیان بە خوێندن کرد. تەمەن ئەو ئیمامە بەڕێزە خۆشەویستانم موسوعك بوو لە علم، موسوعك بوو لە علم. پاش نوێژی بەیانی ئەهلی قورئان دەهاتن دادەنیشتن لە تەفسیری قورئان، لە قیراءات، لە ئیعرابی کەلیماتی قورئان، ئەوە سبحان الله دەرسی پێدەدان. پاش ئەوان کە دەرسیوان خلاص دەبن ئەو ئەهلی حەدیث داهاتن. ئەهلی حەدیثیش بەڕاستی لە ئیمامی شافعی فێرە فقهی حەدیث بوون، لەبەرەوەی فقهی حەدیث ئەوها بەو شێوەی نەبوو هەتا ئیمامی شافعی هات ئەو علمەی بە خەڵکی ناساند و خەڵکی فێر کرد کە چۆن فقه حديث فێر دەبن، وەکو فکر لە حەدیث دەکەن، وەکو ئیستنباتی فقه دەکەن لەناو فەرمودەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. پاش ئەوەی کە ئەوانیش دەرسیان خراس دەبوو، ئەوزە ئەهلی مناظرە و ئەهلی علم دەهاتن، ئەهلی مناظرە و ئەهلی مجادلە کە علمێک ئەهلی علمی مناظرەی پێ دەڵێن کە چۆن جیدال دەکەیت، چۆن مناقەشە دەکەیت. کە ئەو ئیمامە بەڕێزە یەکێک بۆ لە مناظرەدا کە زۆر قەوی بووە سبحان الله. جا پاش ئەوەی کە ئەوانی شەر دەسان، ئەو زار ئەهلی شعر و ئەهلی شعر و ئەهلی نەحو دەهاتن لە خزمەتی دایانخین سبحان الله. ئەو 20,000 بەیتە شعری لەبەر بوو و لە نەحو و سەرفیشدا بلیمەتی وەکی خۆی نەبوو. وچی گوتمان حتا عولەما دەفەرمین ئیمام شافعی حجەتە لە لوغەت، حجەتە لە لوغەت. جا بۆیە یعنی ئەوە موسوعەیەک بووە لە علم سبحان الله. بەڵام یعنی ئیمامەکانی تر وەکووی نەبوون، یعنی نەیان توانی وەکووی هەموو سبحان الله علمەکان ئیستیعاب بکەن و هەموو علمەکان شارەزا بن و دەرەجەی یەکیش لەو علمەیان هەبیتن. طبعا ئیمامی شافعی یەکەم کەسە کە ئوسولی فقهی نووسیوە کە یەک لە تەلەبەکان، یەک لە عولەما گەورەکان طبعا ئەو زمانی ڕەحمەتی خوایان لێبی نامەیەکی بۆ دەنووسیتن، پێی دەڵێ وەڵڵاهی شافعی پێم خۆشە بەڕاستی ئەتوو یعنی شتێکم بۆ بکەی، ڕیسالەیەکم بۆ بنووسی لە ناسخ و منسوخ، لە فقهی حەدیث، لە جەمعی بینی ئاراءەکانی ناو فقه، يعني كومل شتي ليويس لبوي بنوسيتن إمام الشافعي أمر رسالة لبو دارت أب كتابك بين الرسالة سبحان الله لوين در إمام الشافعي أصول فقهي شافعي كأصول فقهي لويدانا أصول فقه كمثلا أما مصادري استنباط مصادري أدلة من سيا مثلا قرآن حديثة إجماع قياسة أو ذا باشان با أوانا متفقا أو صار متفق عليه كهيز جماني تداني وهم مذاهب كان متفق لس هم علماء كان متفق لسر أو صار باقي تر أو صار مختلف المسا إمام الشافعي أو همو أدل مصادر أدلة كان تري يك مناقشة إذا شهاني معتبر أو شهاني شيء معتبر نيا ذا ما شاء الله أو ما مصابر زاد فرب والله كهت سما شيء أو كتابا كخوين موا براسي في معذبهم سبحان الله أما تسداهيك أما تعقليك أما تزكاوتك أم كتابي داناوا زبراسي ألوين در علماء زانيان كدبي أم فقه أصولي هبي دبي لسا استنباطان لسا أصولك بنا بك
بکرێتن بۆ ئەوەی لە ناحیەی فکریدا بە شێوەیەکی مستەقیم و ڕاست و ڕێک و پێک ئەو فقه ئیستینبات بکرێتن. طبعا بەڕاستی علەمایەکانی زمانی خۆی زۆر مەدحیان کردووە، زۆر مەسەڵەن ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، یعنی زۆر معجب بوو بە ئیمامی شافعی، زۆر لە هەر شوێنێک باە مەجلیسی ئیمامی شافعی بە یەکسەر دەچۆ لە مەجلیسی وی دادەنیشت. حتا یەحیای کوڕی معین جارێکی گلەیی لە ئیمامی ئەحمەدی کرد، گوتی تۆم پێم سەیرە، گوتیان شافعی هاتێ بەغارێک چووی بەگەر شافعی کەتی لەگەر لەلایەکی وراقەکەی ڕۆیشتی خۆزی ئەو قسە نەکرد باە، ئەگەر ئەتوو بزانی ئەو پیاوە چی پێە دێ لەلایەکەی تری لە وراقەکەی لەگە من دەڕۆی بۆی علمی لێ فێربی. حتا یەک لە علەمایەکانی تریش ئەویش عینەن جارێکی گلەیی دەکردوتی ئەحمەد پێم سەیرە تو بەخۆت ماشەڵڵا زۆر متەمەکەنی، چۆن دەچی لە مەجلیسی ئەو پیاوە دادەنیشی؟ گوتی براجان ئەو قسە مەکە، هەر عالمێک کە دەرسی شەرح دەکا دەتوانی لە تەلەبەکانی وەرگری، لە پاشە خۆی لە تەلەبەکانی وەرگری، بەڵامی ئەو پیاوەی نەخێر ئیلا دەبی لە خۆی وەرگری بەرەوەی ئەوەندە بە قووەت و ڕێک و پێک دەرسەکان شەرح دەکا. ئیتر ئیمامی ئەحمەد زۆر ملازمەی ئیمامی شافعی کرد و علمێکی زۆریشی لێ فێر بوو، لەگەڵ ئەوەش کە ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ زۆر ئیهتیمامی بە جەمعی ئەحادیث دەدا. حتا علەما دەفەرمون ئەو شافعیە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ ئەگە بێت و تەخەسوسی وەرگرت بە لە حەدیث ئۆمەی موحەممەدی پێویستان بە هیچ عالمێکی کە نەبوو، بەڵام خۆی گەورە قەدەری وابوو کە بەڕاستی زیاتر ئیهتیمام بە فقه و بە ئیستینباتی فقه بدا لەناو قورئان و فەرموودە و ئەقوالی علەمایاندا. طبعا ئەو ئیمامە بەڕێزە بەڕاستی واعظەکی سەیریش بوو، یعنی علەما دەفەرمون قسەی وەکو شەکر وابوو، هەندێکیان دەفەرمی قسەکانی زۆر سەحراوی بوون کە دادەنیشتی یەکسەر دڵ و جەرگ و ڕوحی ئاو دەدای، ئەوەندەی تەئسیر لێ دەکردی لە قسەکانی، ئەوەندە قسەکانی بەلیغ و فەسیح و یعنی کاریگەر بوو لەسەر ئەو کەسانی کە جێیان لە وەعز و لە ئیرشادی ئەو ئیمامە بەڕێزە دەبوون. تەمەن ئەم ئیمامە بەڕێزە عیبادەتیشی زۆر سەیری هەبوو، شەوی دەکرد بە 3 بەش، بەشی یەکەمی بەڕاستی بە مطالعە و بەخوێندنەوە و بە ئیستینباتی فقه دەبردە سەرێ، بەشی دووەمیشی بە نوێش، بەسی سێمی شەوێش بە نووستن، یعنی ئەوە ژیانی بوو، شەوی ئەکرد بە 3 بەش، بەشێک خەریکی مذاکرەی علم و ئیستینباتی فقه و ئەوانە بوون، بەشێکیشی بۆ نوێش، هەردەسا شەو نوێژی دەکرد و ئەپاراوە لە بەرخوای خۆی، بەشێکیان لە نووستن ئەیبردە سەرێ. ڕۆژەکەشی وەچی گوتمان ئەوە دەرس لە 2 دەرس، ئەوە علم لە 2 علم قورئان و فەرموودە و تەفسیر و علم قورئان، ئەو جارە ئەهلی حەدیث علمی حەدیث و ئیستینباتی فقهی حەدیث، ئەو جارە ئەهلی شعر و ئەهلی لوغا. ئیتر بەو شێوەیە سبحان الله حتا لە دکتۆری زۆر بلیمەت و زیرەک بوو. ئەو ئیمامە بەڕێزە بۆ خۆی گلەیی هەیە لە مسلمانان، دەفەرمێ حەیفە ئێوە ئەو علمە جوانە بەجێ دێڵن ئەیدەنە جوو دیانەکان، بۆوان بەجێ دێڵن. بزانە زمانی خۆی ئەو ئیمامە بەڕێزە گلەیی لە مسلمانان کردووە کە مەسئلەی طب و دکتۆری بەجێ مێڵن بۆ جوو دیانەکان، چکە ئەوان ئیهتیمامیان پێدەدا. دەفەرمێ ئەمە ثلثی علمە، یەک لەسەر 3 علمە دەبێ مسلمانان زۆر خۆیان خەریکەن بە زانستی دکتۆری و پزیشکی. زابۆیە بەخۆی بەڕاستی زۆر بلیمەت بوو لە دکتۆری و ئەقوالیشی زۆرە لەسەر مەسائلی طبی. یەک لەو شتانەی کەوە باز بکەین، تامان ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ هەندێک لە ئەخلاقە جوانەکانی زۆر متەواضع بوو، زۆر لە قیمەی متەواضع بوو. سبحان الله مثلا چۆن مثلا دەیفەرموو خۆزیە هەموو خەڵک ئەو علمەی لە لامە وەری دەگرت بەبێ ئەوەی ئەمنیشی ناسیبە، بەبێ ئەوەی باسی منیشی کردبە، بێ ئەوەی ناوی منیشی هینابە. سبحان الله هەمزان ئەو خاڵە زۆر گرینگە، هەموو کەس بە ئاسانی ناگاتە ئەو خاڵی عەزیزانم. بەڕاستی هەموو کەس ئەو توانایی نییە بەسە نەفسی ئەمارەی سوئی خۆیدا غالب بی بتوانی برێکا کە بە هەموو خەڵک ئەو علمەی من فێربی بەڵام با ناوی من نەڵێن، کە باسی من نەکەن. يعني سبحان الله ئەمەوانین ئەمە حەزەکە قسەیەکی بکە شتێک بیت هەموو خەڵک لە بنەوە بزانی کە چێ ئەو قسەی گوتووە، چێ ئەو کتێبەی داناوە، چێ ئەو فقهەی ئیستنباط کردووە، چێ ئەو مەسئلەی ڕۆن کردیتەوە. حەز دەکەین، بەڵام ئەو دەفەرمی واللهی حەزم دەکرد هەموو خەڵک ئەو علمەی منی بزخین بایە و بیزانی بایە و فێر ببە، هەر باسی منیشیان نەکرد بایە، هەر ناوی منیشیان جێلێ نەبایە. حتا
لمناظرة دا مثلا إنسان كمناقشة دا كمناظرة دا ألوين در معدني أصلي بديار دا كوي فرمي والله مجادلة ومناظرة ملقر حق سيكر وحزم كرو حق لسا زباني ويبي حزم كرو حق لسا زباني ويبي لبرتي دا فرمي أقر حق لسا زباني ويبي أم قبولم دكر بلام دا تلسام حقك لسا زباني من بي أو قبولي نكر بايا سبحان الله بزانا حتى دا فرمي مجادلة هيت كس ايكم نكردوا بوي بي بازينم يعني إثبات علمي خومي لسر بكمنا والله مجادلة ملقر هر كس ايكم إلا لو بياني حق بوي حق بديار بكوي نك خوم بديار بيخوم خوم لسوي هر بچيشم يان بسري دا غالب بم نخير يعني سبحان الله براسي أما نشاني دلشي أو بري باكو متواضعي بيو بوا أو إمامة برزو برزة دا من هذه شيء لفتوى دان أو ثابتة كمشهورة كذا فرمي إذا صح الحديث فهو مذهبي تنزار فرمي الطلبة كان هركاتك قول شيء من تانديت فقه شيء من تان جيلبو وحديث شيء صحيح تان بدسكت إيمن بديواري دادت إيمن بديواري دادن أما تسمى برامبر حديث شيء صحيح في غنبري خواه صلى الله عليه وسلم أو زور ميمة وبراسي أما فقهاكتو يعني كاتك كنصك هاتا قوري الآيات والحديث أتو توقف بكيو تسليم ببي زاو إمام بريزة بوشيوي طلبة كان خوي فيردكت كده يفرمو هر كاتك قولي شي من تنبيست ولا كاتك دا كحديث شي صح تاندوزيوا أو بدواي حديث صح كيف كان وأو بكنا مرزعو أساس قسيما بديواري دادن قسيما لرهيز قدروا ريزو قيمتي نما لبرو مادام حديث هاتا قوري طبعا أو إمام بريزة زور بعزت بو براسي بعزت بو يعني قد قردي ندكر باري قرد ندكر يعني حتى زارك دفرمي سيزار إفلاسم كرد حتى دفرمي حرتي زيري كتكانو خزان ما بو هم فروش بس بو يقردنا كم دفرمي مكتبة كم كتابة كان مالهم هم فروش بس بو يقردنا كم سبحان الله وعزتي نفسه بو يعني زليلي خلشي نبي ودزل خلشي بانكات ومحتازي خلق نبيتن طبعا زور سخيج بو زور سخيج بو حتى زاري لبازاری پیرافروشکان دروا قامسکی دستی لی برد بیتوا ولی کرگان زشیتی قامسکی فولی دکاو دادت و دستی یکشی لقل دبی دفرمی سند پاره پیدر حفظ نادر هموی بده درلو دفرمی بیده قیدی ناکم سبحان الله بس دبل أود ساكي لقى كدوا ديداته طبعا بخوي إمام الشافعي للرمي يعني للنشانشتيني يكاو يكبوا سبحان الله راك يعني زور نشانشتيني شي عزائي بوا زور أو رمي حظ ذكر كابرايا ديتي زور نشاني بقوة نشانشتيني يكسر دسي للجرفان رك سيدنا علي أبو يكسر سيدنا رك يداي بس دو يتشجعك كإيشي زور باش ذكر حتى زارتي ليمن هاتو 20,000 ديناري لقى خوي نابو 20,000 دينار والله دفر من خيمة شهر دا لما كي حتى فقيري ما كي هبو باركي توزع كل داي أو زاسوا معله سبحان الله أو معزتي نفسه براسي أمن صفاتي علماء الربانين كوابم شوية معاملة لك بارو بول بكنتكو أوي كالعلماء دا شويني باريا ومنصبع ساقل منصبي هراتو وباريه بن بي خويو نيهش باركة تأثيري ليبكا ونيهش باركة بيقوري براسي أما قصكاني لا يخلق مقبول دبي وخلق خوشي دبي ولا يخلق زور قورة أبيتن طبعا إمام بريزة هلو شتيشي خوش بجارين وزارشي ميوانشي هات ميوانكي أو أبو خيال بو والله أبيش زبكي قبسيك يعني شتيشي ليه ببوا تصايدك الوتي يا إيمان بيدا دستمن والله راس بجواني ليو ساكر دوا والله أبيش باري دا يفرم قربان خو من ناتي ما لمالد إيش بكم من خو دكانية ومالها هاتي مسر اللي دم قوتي لشيمي مدانية كوا إيش بميوان بكين دي الله حقك خود ورقرا يعني ما أجا ميوان بينابي إيش من البوب كيس كل شيء ما إنسان تاني أجا ميوانيات إيشي بيبكا بلا ما دام ميواني يلا أتو عاملي وخود أو خياتي دبي إستا حقي خود ورقري طبعا أو إمام بريزة فراسة شي يكبو سبحان الله فراسي زور دقيق بو حتى حميدي يقل التلبكاني تي أفر مزاري شي لما كي بيك ودروشتين كابرايك ماندي لتسولاتي قلتم شافعي يلا هربينا أو تسيا ميام شافعي فرمو والله أوا نتزارة وخياتشا
ئێگوتی باش وەڵا گوتی هەتا گەیشتینە کابرای دوان وەرە کاکا تو چیش دەکەی گوتی وەڵا من نەزار بووم بەس بە قورئانی ئەوە 2 ڕۆژە وازم لە هێنای دەستم بە خەیاتی کردیا یعنی سبحان الله یعنی زۆر دقیق بوو لە فیراسەتە و علمەکە علمی فیراسە ئەوەیە خوای گەورە دڵێک ڕووناک دەکاتەوە بە نووری خۆی خەڵک ئەناسی ئێمە پێی دێن سەرناس ئەمە پێی ئەڵێن سەرناس زۆر سەرناسێکی عەجایب بوو حتا یەک لە ئیمامەکان دەفەرمیتن کە تەلەبەی بووە زەیمامی ڕەبیعە دەفەرمی برایەکم هاتبوو گوتی هەر ئیمامی شافعی لە دوو ڕادیتی فەرمی ڕەبی ئەوە برات نییە گوتم بەرێ وەڵایە ئیمامەوە گوتی بە حەیاتیشی نەیدیت بوو ئەو ئیمامە سوبحان الله مەشهور بووکەوە فیراسەی زۆر بەقووەت بووە ئەوەی ماوە ئاخیری باسی کەین ئەو ئیمامە شاعرێکی حتا بڵێ عەجایب بووە والله ئەگەر بێت و تفرغی کرد لە بۆ شعر زۆر لە ئیمرؤ القەیس و لە لەبیب و لە ئەوانە لە لەبید و ئەوانە شاعرتر دەبوو زۆر شاعرتر دەبوو جا بۆیە هەر لە مناسبە ئەو شعرە خۆشتان لۆ دەخیمەوە کە ئیمامی شافعی باسی سەخاوەت دەکات کە ئینسان ئەگەر سەخی بوو بزانێت چەند عەیبە دادەپۆشی ئەفەرمووتن ئیمامی شافعی دەفەرمی إذا كثرت عيوبك في البرايا وسرك أن تكون لها الغطاء تستر بالسخاء فإن كل عيب يغطيه كما قيل السخاء دەفەرمی ئەگە عیب و عارە زۆر بوو لە دنیای ویستە شتێک بکەی ئەو عیب و عارە داپۆشی سەخی بە دەفەرمی لە مێژە گوتیتیان سەخاوەت هەموو عیب و عاری ئینسانی دائەپۆشی بەڕاستی شعرەکانی سەلس و خۆشن بەڕاستی شعرەکانی زۆر هەری ماری ئەوەیە کە لەبەری بکەی و لە مناسباتان بخوینەوە خۆشەویستانم ئەو زۆر بە کورتی و بە کوردی بەسەرهاتی ئەو ئیمامە بەڕێزەمان کرد کە چۆن ژیاوە و لە چێ ژیاوە و چۆن علمی بەدەست هێناوە و چۆن ماندی بووە هەتا توانیتی ئەم فقه ئەو هەموو علمە جوانە خڕ بکاتەوە و منهەجی لە ئیستنباتی ئەحکامدا چۆن بووە و تەلەبەکانیشی زۆرن طبعاً یەک لە هەرە هۆکارەکانی ئەوەی کە ئەم مەذاهیبان تاوان مەذاهب زۆرن بەڵام لەبەرچی ئەو چار مەذهبە لە هەمویان مەشهورتر بووە لەبەرچی تاوان هۆکاری خۆیە یەکەمین هۆکار ئەوەیە کە بەڕاستی تەلەبەی زیرەک و بلیمەتی زۆر بووە ئەو تەلەبانە توانیتیان لە پاش خۆی پاش وفاتی ئەو ئیمامە علمەکەی ئەو ئیمامە بنووسنەوە و بڵاو بکەنەوە بە شوێناندا پەرت و بڵاو بن و خەڵکی فێرکەن هۆکاری دووەم ئەو ئیمامە بەعزت بووە تەنازولی نەکردووە لە بۆ سوڵتا و پارەی سوڵتەی قبول نەکردووە نەیهێشتووە هەموو ڕۆژێک لە دەرکەی سوڵتانەکان بێ و زەلیلی دەرکەی سوڵتانەکان بێجا بۆیە ئەو موقیفە مەردانە وەی کردووە کە بەڕاستی ئیمامی شافعی شۆرەت پەیدا بکاتن و خەڵک بگەڕێ بە دوای ئەو ئیمامە بەڕێزە و دەرسی لەلاش فێر ببێ تەمان ئەو ئیمامە لە ساڵی لە عمری 54 ساڵی لە ساڵی 204 وفاتی فەرموو و قبری مبارەکیشی هەر لە میسرە هەر لە میسر وفاتی فەرموو ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبیتن ئیتر بە هیوای ئەوم کە ئینشاءالله ئیسیفادەتان لێ دیت بێتن وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه